سڵاو لەم بەرنامەیەدا میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا عەلیاوایی دەکەین کە ڕاوێژکاری سەرۆک کۆماری عێراق بووە لە سەردەمی دکتۆر فواد و دکتۆر بەرهەم و دکتۆر لەتیفیش. بەڵام لە سەردەمی دکتۆر فواد کە لەو کاتەدا حەیدەر عیبادی سەرۆک وەزیران بوو، بەڕێزیان نوێنەری سەرۆک کۆمار بوون لە ناو ئەنجومەنی وەزیراندا، و لەبەر ئەوەی بەڕێزیان خۆی دکتۆرای هەیە و ئوستازی بەشی مێژوو بووە لە زانکۆی سەلاحەدین، بۆیە ڕۆژانە هەموو مانجەرای ناو ئەنجومەنی وەزیرانی نووسیوەتەوە. ئێمە لە زنجیرەیەک بەرنامەدا لەگەڵ بەڕێزیانە باسی ئەو ڕووداوانە دەکەین کە لە ناو ئەنجومەنی وەزیراندا لەو سەردەمەدا ڕوویان داوە کە سەردەمێکی زۆر ئاڵۆز و پڕ ڕووداو بووە. دکتۆر بەخێر بیت. سپاس دەکەم. وەک لە پێشەچە باسم کرد، بەڕێزت لەو سەردەمەدا لە سەردەمی حەیدەر عەبادیدا نوێنەری بەڕێز سەرۆک کۆمار بوویت لە ناو ئەنجومەنی وەزیران و کتێبێکیشت لەم بارەوە نووسیوە، خەلفە سەتائیر القەرار. بەڕاستی کتێبەکە من خوێندمەوە، هەرچەند زۆر بوو، بەڵام لە ماوەیەکی باشدا توانێم مطالعەیەکی بکەم، ناڵێم دیراسە، مطالعەم کرد لە ڕاستیە، بەڵام چێژم لێبینی. لەم کەین و بینەدا پرسیاری زۆرم بۆ دروست بوو، حەزەکەم لەگەڵ بەڕێزدا گەنگەشەی بکەم. لە سەروبەندی ئەم مەسەلەی کە داگیرکردنی مووسڵ و تا ئەگاتە تکریت و ڕوومادی و ئەوانە، لەو کاتە کورد یاخود با بڵێن پێشمەرگە، هێزی پێشمەرگە ئەچێتە ناو کەرکووک. باشە، من دوو پرسیار لێرە. یەکەم بەڕسمی بێت بە شێوەیەکی قانونی هێزی پێشمەرگە بەشێکە لە جێشی عێراقی. دوو، ئایا دەرفەتیان قۆستۆتەوە یا ڕێکەوتنێک هەبووە بۆ ئەم شتە؟ کاک سۆرانەوی لە ڕاستیدا بێ من لەو کتابەی باسم کردیە، هەروەکو جەنابەت فەرموود، پێشمەرگە جزئەکە لە جێیشی عێراقی و مافی خۆیەتی لە بەسڕاوەکو هەتاوەکو نێزاخۆ لە هەر شوێنێکی جێگیر بیتن و جێیشی عێراقیش بە هەمان شێوە. لە کاتی ئەو مشکلە ڕوویدا، لە کاتی ئەو هێرشەی کە داعش کردی ئەو شوێنانەی زۆر گرت، کەرکووک کەتە سەر مەترسێکی زۆر زۆر گەورە بۆ ئەوی بیرەنەوتەکانی نەژیرێ. جێیشیش تێدا نمابوو، جێیش لە مەرحەلەی با بڵێن شکستدا بوو کە جێیشیش داڕما، یعنی وەکو با بڵێن تەشبیه نەبی کە مێگەلا مەڕێکت هەیە گورگ دێ لێیدا کە لێیدا ئەو مەڕانە ناتوانیت چۆر کۆیکەوە، هەرێکە بەلایەکدا دەڕواتن. لەو حاڵەتە مدیری مەکتەبی مالیکی، مدیری مەکتەبی مالیکی دکتۆر حامید، دکتۆر حامید ئیتصال دەکاتن بە قیادەی کوردی بە جەنابی بەڕێز مەکتەبی جەنابی سەرۆک مەسعود بارزانی دەکاتن، دەڵێ مالیکی دەڵێتن بۆ ئەوەی کەرکووکمان لە دەست نەچی با قووەتی پێشمەرگە بستەوێن دەرێ. هەر پێش عەبادییانێ بەڵێ پێش عەبادی، یعنی نەک با بڵێن پێشمەرگەی پارتی پسی پێشمەرگەی یەکێتی بچیتین. لەبەر ئەوەی جەنابی سەرۆک بارزانی قایدی عامی قووەتی مسەلەحەی بوو، داوای لێکرد کە پێشمەرگە بچی و ئەوە ئەمن لەوێن دەرباسم کردیە. ئینجا لەوێن دەر پێشمەرگە چوو دیفاعی لە کەرکووک کرد، کە دیفاعی لە کەرکووک کرد، لێ نەگەڕا کەرکووک بکەوتە دەستی داعش، ئەگەنا کەرکووک دەکەوتە دەستی داعش. ئەمە یەک. بەڵگەی دووەم کە عەبادی هاتە سەر حکوم، دکتۆر فواد حوسێن کە کابرایەکی معروفە بە ڕۆحی کوردایەتی و ڕۆحی وەتەنایەتی و کابرایەکی زۆر ڕاستگۆشە، لە هەمان کاتدا ئەوەی ئەمن شارەزای بم لە خلالی ئەو ساڵی کە لێک نێزیچین لە ئەنجومەنی وەزیرانی عێراقی، وتی لە سەفرەیەک بۆ نیوۆرک لە مانجی نۆ حەیدەر عەبادی خودی خۆی لە مانجی نۆ دەسەڵاتی بەدەست گرت. بەڵام ئیجتیماعی جەمعی عامەی ئومەم متحیدە هەیە، هەروەکو لەو ڕۆژانەی پێشتر بەڕێز سوودانی لەوێن دەربوو، وتی منیش نوێنەری هەرێمی کوردستانم دەکرد لەوێن دەرێ، وتی من ئەوەم بە تەفاسیل نووسێ، وتی من بووم، حەیدەر عەبادی بوو، صادق ڕکابی بوو کە مستەشاری ڕاوێژکاری حەیدەر عەبادی بوو، لەگەڵ لوقمان فەیلی کە سەفیری عێراق بوو لە ئەمریکا. وتی حەیدەر عەبادی پێی گوتم، داوای لێکردم، گوتی من داوایەکەم هەیە ئەگەر بە سەرکردایەتی سیاسی کوردی ڕابگەینی بۆڕی نەوتی کەرکووک لەگە بۆڕی کوردستان لێک ببەستنەوە بۆ ئەوەی نەوتەکە ڕانەوەستی، چکە ئەگەر نەوت ڕابوەستیتن بیرەکان کۆل دەبیتەوە. لەو حاڵەتە وتی منیش گوتم ئەگەر زەحمەت نەبی جەناب چیت گۆ تێنەگەیشتم،
گوتی دیسان دووبارەی کردەوە کە دووبارەی کردەوە گوتی سادق ڕکابی پێکەنی گوتی حەیدەر جوابی داوە گوتی لێش حق گوتی دەوڵەت ڕئیس گوتی وە تێدەگەی دکتۆر فواد یعنی هەندە ئەوە بی تێنەگەیشت بی تێگەیشتیە بەڵام دەیەوێت تێ دووبارەکەیەوە بە نووسراوێک بۆ نایکەن یانی ئەم بە نووسراو نەیکرد بوو وتی لەوێن دەرەکە داوای لێکردم کە داوای لێکردم یەکسەر منیش وتی لەوێن دەڕای ساڵم بە سەرکردایەتی سیاسی کورد کەواتە چوونە ناوەوەی پێشمەرگە بەڵێ گواستنەوەی نەوتی کەرکوک بە موافقەی حکوومەتی عێراقی بووە کەواتە ئەمە بۆ گواستنەوەی نەوتەکە کەواتە هەری ئەترافە بە نەوتی کەرکوک بە نەوتی کوردستان کە ئەڕوا لەوێەوە کەچی دوای ئاخرێتە شکاتەوە هەروە ئەوەی کە پێشمەرگە بەشێک بێ لەو خۆی کاک سۆران ئەمێن هەروەکو پێم گوتی من بە ئاکادیمی بە سیاسی قسە ناکەم زۆر جار مەسەلەن هەندێک قەی ناکە لەگەرت دامان بەڵام کە سیاست کە پیشە مەسەرەن پیشەی من سیاست نییە پیشەی من ئەکادیمیە لەو حاڵەتە زۆر جیهاتی سیاسی بەداخەوە کە هێرشی سەر یەکێتی و پارتی دەکەن دەڵێن یەکێتی و پارتی چون کەرکوچیان داگیر کرد چون نەوتی کەرکوچیان هینە فرۆشتیان بۆ خۆیان وانە قەزیەکە حکوومەتی عێراقی داوای لێکردنیە بەڵام دوایە چی بۆ چی نەبوو ئەمن ئەوە تەفاسیلی من نییە هەتا جارەشیان من بەبیرم دێتن بە خواڵێ خۆش بوو دکتۆر نەجمەدین چووکە مردیە پیاودای من بە مردی دەوی بڵێ خوا ڕەحمی پێ بکاتن دانیشت بووین من بووم بەڕێز دکتۆر فواد بوو لەگەڵ یەکی تر لەگە دکتۆر نەجمەدین دکتۆر نەجمەدین هەندە قسەی کرد منیش یەکسەر پرسیارەکەم لێ کردوتم کاک دکتۆر نەجمەدین پرسیارەکە لێ دەکەم گوتی فەرموو گوتم وەیە حکوومەتی هەرێمی کوردستان مانجێ 10 ملیۆن دۆلار دەداتە ئیدارەی کەرکوک لەبەر ئەوەی ئەو نەفتە دەبا چکە دایمەن هەر بەرمیل نەفتە 2 دۆلاریان دەدانێ وتی بەڵێ ڕاستە دیسان دووبارەم لێ کردەوە گوتم یعنی ڕاستە تۆ 10 ملیۆن دۆلار لە حکوومەتی کوردستان وەردەگری بۆ ئەوەی کەرکوچی پێ جوانکەی بۆ ئەوەی خزمەتی کەرکوچی پێ بکەی جادەکانی پێ تەبلیدکەی حەدیقەکان ئیهتیمامی پێ بدەی ئیهتیمام بە ئاوەڕۆی بدەی گوتی بەڵێ دەیدەمێ لەوێن دەر مناقەشەك ڕوویدا نامەوێت من بچمەنە ئەو مناقەشانە کەواتە لەو حاڵەتەیدا هەموو شتێک احتیادی بووە یعنی بەڕای حکوومەتی عێراقی بووە نەک کورد چوبی دەستی بەسە داگیر کردی لە هەمان کاتیشدا کورد تەسحێکی زۆریدا شەهیدەکی زۆریدا لە کەرکوک لە جەلەولا لەو شوێنانە بۆ نمونە ئەو ژمارانەی پێشمەرگە لە شەڕی داعش کە شەهید بوون من ئیحسایەکەم لە بەڕێز جەبار یاوەر وەگرت دەرێ زیاتر لە 1800 پێشمەرگەمان ئەمە شەهید بوو بەس شەهید بێجگە لە بریندار باشە لەو حاڵەتە من 1800 شەهید بدەم وا تەعاملم لەگە بکرێ لە کەرکوک باشە جێشی عێراقی ئەوەنەی هەبووە جێش عێراقی ئەسڵەن ئەوەندە شەهیدەی نەبوو چکە جێش عێراقی ئیدیاری کرد بۆ عاشتی شعبی هاتن ئەوان کە دوایە دامەزران هاتن لەو حاڵەتەی ئەوەکەیان ڕاگرت دکتۆر لە سەر کەرکوک ئەمێنمەوە جارێ لەو ماوەیەدا مەسلەی هەڵکردنی ئاڵا دروست بوو وەک باست کردو بەڕێزت لە ئەوەڵا شتێکی ئاساییە دوای ئەبێتە جۆرێک لە تاوان جۆرێک لە جینایەت ناویێنێکی ناویبنێ خیانەتی عۆزما نازانمیانی فۆزاهەکی گەورەی لەسەرێنرێتەوە مەسلەی ئەم ئاڵای کوردستانە جارێ هەر خۆی ئاڵای کوردستان ئاڵایەکی معتەرف بهی نییە لە دەستوری عێراقا مەسلەی ئاڵایە چۆن دروست بوو تورکمانێکی خەڵکی تووش خوڕمات و عەلەمێکی کوردستانی بردبوو لە کەربەلا داینابوو لە کاتی زیارەتی خەڵک بۆ مەرقەدی تورکمانی شیعە بەڵێ تورکمانی شیعە ئاڵاکەی لەسەر جادەی دانابوو و خەڵک بەسەدا دەڕۆیی و قسەیان بە ئاڵاکە دەگۆ عارەبانە و شتیش بەسەدا دەڕۆی ئەوە ڕەتفعلێکی دروست کرد قانونێکی فیزیایە لكل فعل ڕەتفعل لە کەرکوک ئاڵا هەرکرا لەوێن دەرێژ زۆر ئاڵا هەرکرا شتێکی زۆر احتیادی بوو بەڵام ئەوەی کە ئەو قەزیەی لە ناو مەجلیسی وزەرا هینای گەورەی کرد دوو وەزیر بوون یەکێنان حوسێن شارستانی بوو کە وەزیری خوێندنی باڵا بوو ئەوەی تریان وەزیری مالیە بوو سەردەمەک لە سەردەمەکان دوایە وەزیری خوێندنی باڵاش بوو لە زیاتی حوسێن شارستانی کە چۆ دەرێ عیسای نابوو وابزانم عەبدوڕەزاق عیسا ئەو بوو ئەوانە ئەو مەسەلەیان هینا ناو مەجلیسی وزەرا گەورەیان کرد و هەروەها یەکیش لەوێن دەربوو منەسق بوو لە مابینی بەرلەمان و لە مابینی مەجلیس وزەرا تورکمان بوو ئەویش قەزیەکەی لەوێن دەرزیاتر قوور کرد بەڵام من گومانم هەیە عەبادیش دەستی تێدا هەبوو چونکە کە ئەو مەسەلەیە کە تەرح کرا
یەکسەر عەبادی وتی من ئیشم هەیە دەڕۆم جەرسەکەی تەسلیمی وەزیری نەفت کرد جەبار عێبی و ئەویش دەتگوت لە هەمان کاتدا دەرز درابوو قەزەکەیان ویستیان گەورەکەن لە وەزیرە کوردەکان وەزیری ڕۆشنبیری بەڕێز فریاد ڕەواندزی وتی بابە ئەم قەزیەیە قەزیەکی سیاسیە ئەم قەزیە نایەتە ناو مەجلیسی وزەرا ئەوانە جیان نەدایە هەستان شێوازەکیان نووسی کە شێوازەکەیان نووسی ئەمین عامی مەجلیسی وزەرا لە من نێزیک بوو ئەو کوڕە تورکمانەکە هات لەوێن دەربە تەنسیق لەگەوی نووسیان کە نووسیان من هەستام هاتم بە وەزیرە کوردەکانم گوێ گوتم ئاگاتان لێبی ئەوە شتێکی ئەو های کرد ئێستا فەرز دەکەن لە سەرتانەگە فەرزیان کردن قبول مەکەن ئیتر کە خیندیانەوە بووە مناقەشە قبوڵیان نەکرد وەزیرە کوردەکان مەوزوعەکە ماوە بۆ هەفتەی داهاتوو هاتەوە دیسان حەیدەر عەبادی ئەو مەوزوعەی تەرح کردەوە دیسان وەزیرە کوردەکان گوتیان ئەوە نابی لێرە تەرح بکرێتن دوایە ئەو مەسەلەیەکی ئاعتیادیە لە جامیعە هەرکرایە لە جامیعەی کەرکووک باشە بمبورە دکتۆر ئێستا من خۆم ئەچم لە جامیعەی کەرکووک ڕسمی بۆ منە هادی عامریە بینم لە بەر دەمی جامیعە هەڵاسە خۆزگە بەس ڕسمی هادی عامری ئەوە واز بێنە ئەنی هادی عامری پەیوەندی بە جامیعەوە چییە بۆ ئەوە کفر نییە بۆ ئاڵایەکی کوردستان کە بەڵێ اینجا لەو حاڵەتە یعنی بەڕاستی ئەو شتا زۆر احتیمامێکی زۆری پێدرا لە ئیعلام و ئیعلامیش لە خۆیان دەوێتن زۆر باشە و دوای ئێمەوە سەری ئەو بابەتە بەلامەوە گرنگە دیقەتم داوە لە کتێبەکەت لەسەر دکتۆر حسێن شارستانی ڕای سەلبیت هەیە خۆی حسێن شارستانی بەڕاستی لە بیدایەتی ڕا کە حکوومەتی عێراق ڕووخا ئەهەمیەتێکی زۆریاندا حسێن شارستانی بە ئەعتیبار عالیمەکی زەڕیە بەڵام نانی کورد سوێرە کە ئەو لە سزن ڕۆی هەڵات کورد قوتاریان کرد لە سلێمانی ڕا قوتاریان کرد اینجا دوایەکە هات بۆ یەکەمین بربەرەکانی کەری کورد دژی کورد ڕاوەستا لێنەوە سەردەمی عەبادی و مەسەلەی داعش گرتنەوەی مووسڵ بە قەستی وای لێکرا چونکە شەرقی مووسڵ کە زۆری نەکوردە ئەمبەری دیجلە بە ئاسانی گیرایەوە بەس ئەو بەری مووسڵ وێران کرایان بۆ لە هەموو هەفتان کە ئیجتیماع دەکرا یەکسەر حەیدەر عەبادی تەقریری ئەمنی پێشکەش دەکرد یعنی وەزعی عەسکەریمان چۆنە اینجا وەزیر دیفاعیش قسەی دەکرد و هەروەها وەزیری داخلیش قسەی دەکرد بەڵام لە هەندێک شوێن کە زەحیە زۆر بووە دەتوانم بڵێم ئەوە مەقسوود بووە زۆر جار بەڵام خودی حەیدەر عەبادی لەناو ئیجتیماعی مەجلیس وزەرا پێش ئەوەی مووسڵ ڕزگارکەن وتی ئێمە هیچ مووسڵمان پێ ڕزگار ناکرێت ئەگەر پێشمەرگە تەعاونمان لەگە نەکا هەستا حەیدەر عەبادی هات بۆ هەولێر جەنابی بەڕێز کاک مەسعود بارزانی دید لەوێندەر گفتوگۆیان کرد لە شوێنێک بوو نازانم شوێنەکە ناوی چی بوو بەڕاستی و لەوێندەر بڕیاریاندا حکوومەتی کوردستان وتی ئێمە لاریمان نییە عەسکەر بێتن بێرەدا بڕواتن کەواتە بۆچی لە پێش ینی وەک فەنی عەسکەری استراتیژی حەویجە لە پێش مووسڵە ئەی بۆچی لە پێشە وەکوای نوێژی عەسر بکەیت و دوای بچی نوێژی نیوەڕۆ بکەیت دوای حەویجە بگریتەوە خۆی چی ئەمە یەکێک لە قیادە بەرزەکانی عێراقی سیاسی وتی زەلامێک بووە سەبەب کە ئێمە حەویجە ڕزگار نەکەین بەرەو مووسڵ بڕۆین مووسڵ ڕزگارکەین ئەوە قسەی ئەو زەلامەیە من احتفاز بە ناوەکەی دەکەم کە ناوەکەی ئەو کەسەی کە لێ نەگەڕا تەوەقع دەکەم ئەو مەسەلە تەرح کرابی بەڵام تاکتیک بی لەلایەنی حکوومەتی عێراقیەوە و قسەی ئەو مەسئولە کوردێش کە کردیتی قسەیەکی نامەسئولانە بووە دەبایە ئەو قسە نەکاتن دەبایە بڵێتن باشە ئێمە ڕازی نەفەرمونون بەڵام ئەویان کردە حوجە بەڕەئی من ئەویان کردە حوجە چونکە استراتیجەکەیان مووسڵ بوو من بە تەوەقعی خۆم لەبەر ئەوەی ئێمە دائیمەن دەستی حکوومەتی عێراقی با بڵێن ئیتیهام نەکەین دەستی دەرەشی لە پشتا لە قەزیەی کەرکووک دەستی دەرە اینجا لەبەر هەندێکە کە ڕۆیشتن بۆ مووسڵ استراتیجەتیان بوو کە مووسڵ ڕزگار کرد اینجا بێن تەفەڕق بکەن چونکە ئەوان دایانزانی کورد بە ئاسانی کەرکووک بەجێ نایەری 1800 شەهیدی بدەی وە خوێن بڕێژی لەسەر کەرکووک دوای ئاخری برێکا کە فەرموو تۆ ئیشەکەت تەواو کرد و خوا حافیست بی بڕۆ زۆر باشە دکتۆر لە کتێبەکە تا باس لەواکەی کە داعش کیمیاوی بەکارهێناوە و گومانەیە کە دروستیشی کرد بێت ئایا ئەمە گومانە یا حقیقەتە خۆی ڕاستی بی ئەوە حقیقەتە لەناو ئەنجومەنی وەزیران 2000 ئەو شتە تەرح کرا جارێکیان لە منتیقەی مووسڵ
بەس تەسیری نەکرد بوو زۆر کەمیەتێکی کەم و بەکارهات ئەو دەنگۆ بوو یعنی بەس ئیسپاتاتیان نەکرد. جاری دووەم لە تووسخڕماتوو بەکارهات غازی خەردەلیان بەکارهینا ئیرانیەکان هاتن ئەوە من نووسیتمەوە لەوێن دەرناو کتابەکە ئیرانیەکان هاتن لەوێن دەرکەشفیان کرد گوتیان بەڵێ ڕاستە غازی خەردەل بەکارهاتیە بەڵام کەمیەتێکی زۆر مەحدودە کەواتە داعش لە دروستکردنی مادەی چیمیاوی دەستی هەبووە بەڵام بۆ بەکاری نەهینایە یاخود کەمی هەبووە بەکاری هینابی بەڵام هەردووچیان ئەوە دەگەینی دیارە شانسیما ئەگەر علی چیمیاویش نەمینێ ئامۆزایەکانی زۆر باشە با بێنە سەر مەسەلەی حەشتی شعبی ئاشکرایە حەشتی شعبی نەتیجەیەک یا کاردانەوەیەکی ڕاستە و خۆی داگیرکردنی مووسڵ بوو لەلایەن داعشەوە ئەمە پێت ناڵێ کە هەر بەمە بەست مووسڵ داگیر کراوە بۆی هەنگاوێکی وا بنرێت یا چۆنەوە ناوڵە کاک سۆران ئەوە وانە خۆی لە حکوومەتی حەیدەر عەبادی لە بەرنامەی حکوومەتی حرەزوەتەنیمان ئەخر ببوورە حەشتی شعبی پێش ئەوە حەشتی شعبی ئەخر دانەمەزرا بوو پێشتر بەس سیستانی فتوایەکی دەرکرد جیهاد کفایی لەگە پەیدابوونی حەشتی شعبی اینجا ئەوە وەی لێ هات دوایە هاتە ناو مەجلیسی وزەرای عێراق قانونی حەشتی شعبی کە هاتە ناو ئەوە لەوێن دەرێکە بەڕاستی نەوەزیرە سونەکان و نەوەزیرە کوردەکانیش بەرگریان کرد بڵێن بابا خەنابێ ئێمە قانونی حرەزوەتەنیمان هەیە حرەزوەتەنی خودی سونەکان بەخۆیان پاشەکشیان لێ کرد حرەزوەتەنی ئەوە بوو لە سونەکان پێک دێ لە هەر شارێک حرەسی وەتەنی خۆی خاصی هەبی دیفاع لە شارەکەی خۆی بکاتن و فالح فەیاس کە ئێستا کە حکوومەتی عێراق قسیقی ئەوە بە سونە هەیە چیان باتی و خۆیان دیفاع بکەن من لەو بڕواایدانیمە ئەو سیقەیە هەبیتن بەڵام ئەوەی بە چاوی خۆم دیتم لە ناو ئیجتیماعی واخل لە ناو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی عێراقی سونەکان بەخۆیان متحەمیز نەبوون لە بۆ دامەزرانی پێک نەداهاتن دەیانگو عاید بە وەزارە دیفاع بی عاید بە قواتی مکافحەی شەغب بی عاید بە مخابرات بی عاید بە وەزارەی داخلی بی نەگەیشتنە هیچ ئەنجامە لەو حاڵەتە یعنی لەو مناقەشە گەرمەدا بوون ئەوە چۆن بڕوە ئەو حرەزوەتەنیە یەکسەر قانونی یاخود مەشروعی قانونی حەشتی شعبیان هینا ناو ئەنجومەنی وەزیران شیعەکان هینایان باشە کە هینایە ناوێن دەرێکە ئەو مناقەشەی بەڕاستی زۆر لەسەر نەکرا و ژمارەکەشی 100,000 دانرا بوو کە حەشتی شعبی بکرێ کە چووە بەرلەمان لە بەرلەمان من لەو بڕواایە داما نەدەڕۆی لە بەرلەمان بەڵام هەندێک تەقسیری هەبوو لەلایەن هەندێک ئەندام پەرلەمان بەس بەڕێزت لە کتێبەکە باسەوەی کە هەندێک لە پەرلەمانتارە کوردەکان دەوری سەرچیان هەبوو لە تێپەڕاندنی یاسای حەشتی شعبی ئەمن یەکێک برادێکم ئێستا نایب ڕئیس وزەرای عێراقیە زۆر یعنی دۆستمە لە قەدیمەوە مامەستای جامیع بووە لەگەڵە من پێکەوە وتی لە ناو بەرلەمان کە هات وتی ئێمە سونەکان زۆربەی هەرە زۆری هاتنە دەرێ نەمان کرد و کوردەکانیش هەندێک هاتنە دەرێ بەڵام هەندێک کوردمانەوە و بە سەوتی ئەو کوردانە حەشتی شعبی دامەزرا ئەوە واقعە کێچێک خوتبەیەوە لەم بارەوە من ناوی کەس ناینم بەڕاستی نامەوێت ناوی کەس بینم کەس بریندار بیسبێنێ برێن وەڵاهی ئەوە شتەکە بەڵام واقعەکە وایە من لە کتابەکەی باسم کردێکەوە بۆەوە ئەو برادەرش کە ڕئیسی کوتلە بووە عینەن وای باس کرد بۆ من وتی خۆی قانونی حەشتی شعبی لە بەرلەمانی عێراقی ڕۆیی تقریبا بە 300 بوو بە 300 ڕۆی ئەگە نەدەڕۆی بەڵام بەداخەوە ئەو کەسانەیە کە ئەو قانونەشیان ڕوان لە بەرلەمانی عێراقی ئەو کەس لەسەر کورد لە هەموو کەس خەراتر قسەیان کردی ئەگەر بێت و یەک بدەینەوە لە بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان لە بۆ گەڕانەوەی موچەی هەژارانی کوردستان دژی هەرێمی کوردستان زۆربەی بە دەردی عەرەب گوتی عەلا طول الخەط هەندێکیان ئەوانە دژی کورد بوونە لە وێندەرێکە دژی کورد بە مانای ئەوەی دژایەتی پارتی وێچەتیان کردیە بەڕاستی بەڵام خۆی دژایەتەکە دژایەتی کووردە خۆ پارتی وێچەتی تەمسیلی کوورد دەکەن خۆ تەمسیلی ئەفغانی ناکەن بەس پێتوانێ بە سەراحەت ئەوان لەسەر ئەم شتانە پارەیان وەرگرت بێ هەڕەشە کرابن منفعەتی مادیان پێدرا بێ ئیمتیازات لەم شتانە
من بخلال تجربة خوم تاوكوني استا توقع ناكم يك أندام برلماني كرت هالشيء لكرابي بس تماعي خراوته مشينا همو مادي بي اشتكات همو مادي بي هذا لسر حشد شعبي بمينينو لاني كاتمان زور نبي بس لو أكيد كحشد شعبي سنة كان زور قليان هبوة لكاتي قرت نوي موصل وشاركاني ترى ليك بتنيا ليك شو ناس شصته وتشلوسي كسيان لا سنة كشتوا ببيت تاوان لا شو نيجيش نزكي شصت كسوا أزانم أو ك بيت خيالم كشتويانا ببيت تاوان يعني أما شون قبول كرا شون أمانة محاسبة أنا كران يعني شون كاج سوران خوي با منصفم براستي اگر حشد شعبي نبايا عراق رزقار ندكراوا وهروها داعش دهات بغداشي دقرتو درويش بلام هندك فصائل لحشد شعبي راسته تجاوز يان زور كرد ولا خدي مجلس وزراء باس كرا لظرف الصخر لا يزال استا سنه كان لنا قرن بستوا لمنطقي نزيق فلوزي شوينه كنا وكم استناته وخيال شصت كاس بزربو لنا اجتماعي مجلس الوزراء باسيان كرد يقل وزير السنه كان سلمان جميلي كردي هراغوتي تسوخ بو خود كرديا بوخ سناكي حيدر خوي لودا كانما هرجيش اللي نبوه لزور شوين تكش سيني قسكا فصائل كان او ناكريتو تعميم بكيبري همو حشد الشعبي وهذا وين لنا كردا كاري حشد الشعبي همي والله همي دقتو وقيك باكيج بلام بو درجيني عندك فصائل يان بالي استاكا مثلا بو نمونه كهولير چەند جار قصف كرا چەند سەماڵ قصف كرا خۆ ئەوانە چینەک بوون فەسائلێک بوون لە حەشدی شعبی خۆ هەموو حەشدی شعبی نەبوو ئەگەرنا مەسەلەن ئەوەی سەرپەرشتی حەشدی شعبی دەکا بەڕێز فالح فەیاز کابرایەکی زۆر هێمن و لەسەر خۆیەوە دۆستی کوردیشە و کابرایە بەڕاستی یعنی وەنەبی حەقدی لەگە کورد هەبیتن جگە لەوەی زۆربەی ئەمن هەندێکیان دەناسم یعنی زۆر ئەو اعتیمادەی لەسەر کوردیان هەیە اعتیمادیان لەسەری خۆیان نییە لە حەشدی شعبی زۆر باشە بەڵام دەرێت چەم بێچەقەڵ نابێ ئەوەیە زۆر ڕاستە کاتم کەمماوە ئەمێ باس لە بودجەی کوردستان بکەم لە 2014دا بودجەی کوردستان لەلایەن مالکیەوە بڕدرێ بەڕێزت ئەو کاتە ڕاگەشکار نەبووی بەڵام ئاگادار بووی لە بابەتەکە ئەم قەزیە چۆن بۆ چی ئەم بودجێ ئەبڕدرێت لە کاتێکە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق خۆی بەڕاستی ئەمن معلوماتی دقیقم نییە ئەوەی ئەمن ئەوەی ئەمن بیستم کە ئەو داوای دەکرد کە نەوتی کوردستان پارەکەی تەسلیمی بەغدا بکرێتەوە بەستا و کاتە نەفرۆشرا ئینجا ئەوە بوو ئیتر ڕایانگرد و من بەو معلوماتەی کە لە کنمە یاخود بە پێ ئەو زانیاریانە ئیجباری نووری مالیشیان کرد هەموو شیعەکان کە بودجە ببڕدرێتن ئی کوردستان ئەوە بوو بودجەکە بردرا و ئەوە ئیشێکی زۆر خراپ بوو بەڕاستی لەو ڕۆژیەوە ئێمە لە کوردستان ئەزمەی مالیمان توش بوو ئەوە هەر بەردەوام بوو باش ئەمە پێت ناڵێک کە مەسلەی کورد لە ناو شیعەیە بەتایەوە لە ناو عەربا بەگشتی پەیوەندی بە حکوومەت و سیاست و کەسانێکەوە نییە بەڵکو عەقڵێتی دەستە جەمعی عەرەبی کوردی وەک هاوڵاتی پلایەک قبوڵ نییە من زۆر لەگەر ئەو ڕاییە دانیمە چونکە بەڕاستی حکوومەتی عێراق ئێمە دروستمان کردەوە بەداخەوە طبعاً بەداخەوە و ئەو کات من بەبیرم دێ یعنی مقابلەیەکی تەلەڤیزیۆنی نازانم لەگە کام تەلەڤیزیۆن کرد وتم دەبی قیادەی سیاسی کورد بەغداد بکاتە تاکتیک استراتیزیەتی لە کوردستان بەکاربینیتن زۆر سپاس دکتۆر عەبدوڵڵا بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی یەکەم لە دیدارمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا عەلیاوایی تا ئەڵقەیەکی تر و هەندێک زانیاری تر کە لە دکتۆری وەردەگرین خواتان لەگەڵ